سروش ئەمڕۆ ڕۆژی جیهانی قوربانیانی هاتووە لە هەموو جیهاندا لە هەموو ساڵێکە مانگی 11 سێم هەفتەی یعنی بدای سێم هەفتەی مانگی 11 ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنێت لە هەموو جیهاندا بۆ ئێمە وەک بەڕێوەبەراتی هاتووی دارەی گەرمیان و بەشی بەتایبەت بەشی هاتووی ناوشار من نزیکەی 34 ساڵێکە ئەم یادە بەرز ئەنرخێنین زیاتر ئاماژمان ئەوەیە ساخ شۆفێران بە ئاگا بێنەوە لە مەترسیەکانی هاتوچۆ ڕووداوەکانی هاتووە و هیچ نەبێت شۆفێران زانیاریکیان نەبێت کە ڕۆژێکی ئاوها لە هەموو عالەما دانراوە بۆ ئەو یادە.